سڵاتان لەبێت ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە شەوتان باش. زۆر خۆشحاڵم بە یارمەتی بڵین هاوڕانی هاوکارم شەممە شەوێکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆوە دەبمە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. ئازیزان هەروەک ئاگادارن بەرنامەی ئەم شەومان لەسەر داهاتووی ئێران و کورد بە تایبەتی لە سێبەری قەیران و بڵین ئەم گفتوگوانی کە ئێستا لە ئارادە. ئێمە ئەم شەو دەمانەوێت لایەن نەجیاجیەکانی ئەم باسە باس بکەین زین ئاڵگۆڕە سیاسیەکانی ئێستای ئێران بەرەو چۆ دەڕوات ئەم گۆڕانکاریانە بەرەو کرانەوە تونتربوونەوە یا گۆڕانی بنەڕەتی یان چەقبەستووی بەرەم ئەوانە هەنگاو دەنێت. هاوکات خۆشتان ئاگادارن ئەم بڵین دۆخی تازەیە دەبینین کە ترامپ کە دەورەی یەکەم خۆی پێی وا بوو کە دەبێت ئەم فشاری حەداکسەری کە باز دەکرێت ئەمەی بردووە پێش، بەڵام ئێستا ڕچکەیەکی نوێی گرتوەتە بەرەوە لەم گفتوگویانەدا لەگەڵ ئێران دانیشتووە ینی دانیشتن و گفتوگوی بووە. جا ئەم لێکدانەوەی ئەوە بۆ بڵین بۆ ئەم وەرشەرخانە لە سیاسەتی بڵین فشاری هەر زۆرەوە دەبێت چی بێت و پاڵنەرە ڕاستەقینەکانی پێش ئەم گۆڕانکاریانە دەبێت چی بێت. ئێمە شۆ زۆرمان پرسیار لێرە دابین کردوە کە دەمانوێت هاوتۆی بکەین لەگەڵ بەڕێزان میوانانی ئازیزمان دکتۆر لەیلا مرۆوەتی مامۆستا و لێکۆڵەری سیاسی و کاک مەیسەم مرادی شارەزای سیاسەتی نێودەوڵەتیمان لەگەڵ دەبێت هیوادارن کە ئێوەش تا کۆتایی بتوانن بینەر و بیسەرمان بنواگەر لەسەر ئەم بابەتە پرسیار یا ئەگەر بڵین ڕاوبۆچوونێکتان بوو بەم ژمارە تەلەفۆنی کە دەیبینن لە ڕێگەی واتساپەوە دەتوانن ناممان بۆ بنێرن. سەرەتا بە خێراتنی میوانانی ئازیز دەکەم زۆر سپاسان دەکەم بۆی کە ئامادە بوون لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوماندا. زۆر بەخێر بێن. من دەنگی میوانانی ئازیزم نابیستم ئەگەر هاوڕانی ئۆتاق فەرمان بکرێت. بەڵێ بەخێر بێن ئازیزان، کاک مەیسەم بەخێر بێت، لەیلا خانم بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس بۆ بەڕێستان. سڵاو ڕێز کاگە میروە دووبارە خۆشحاڵم کە جارێکی دیکە لە بەرنامەکەتانە بەشداری دەکەم. سڵاو ڕێزمەی بۆ لەیلا خانمیش. سڵاو ڕێزمەی لە خزمەتان کاک میر، مەمنون بۆ داوەتانە. منش سڵاو ڕێزم هەیە بۆ کاک مەیسەم و بینەرانی بەڕێستان. زۆر سپاس هەردوو بەڕێستان بەخێر بێن. پێشەوەی کە پرسیارەکان دەست پێ بکەین ئەگەر بکرێت ئەم پرسیارانی کە دێت وڵامەکانی کورتتر بێ، من چۆن زۆرم پرسیار دیاری کردووە کە بتوانین بەسەر هەمیاندا پرژین. سرەتا بە ئیجازەی کاک مەیسەم لە لەیلا خانمەوە دەست پێ دەکەم. لەیلا خانم بڵین بەلەبەر چاوگرتنی قەیرانە ناوخۆییەکان بەڕێستان ئاڵگۆڕە سیاسیەکانی ئێستای ئێران چۆن هەڵدەسەنگێنن؟ ئایا ئەم گۆڕانکاریانە پێتان وایە بەرەو کام ئاراستە هەنگاو دەنێ؟ وەک لە سەرەتادا باسم کرد کرانەوە دەبێت یا بڵین تونتربوونەوەی ڕژیم دەبێت، گۆڕانی بنەڕەتی دەبێت یان چەقبەستووی؟ ڕای بەڕێستان چییە؟ دیارە ئائیستا لەم کاتێکە ئێمە قساکەین لە یەک ساڵی پێشوو بەتایبەت لە وەختی کە ترامپ هاتووەتە سەرکار، کۆماری ئیسلامی لەگەڵ قەیرانی وزەی ئەتۆم بوو بەڕوا لەگەڵ ئەوە ئێمە قەیرانێکمان هەیە کە ساڵیانی ساڵ هەیە لە ناوخۆ، ئەویش قەیرانی ئابووری خەڵکەوە. ئەلبەتە چەند قەیرانی تر وەکو قەیرانی نەبووری مەشروعیەتی سیاسی حکوومەت، قەیرانی ناکارامەدی ڕژیمی سیاسی ئێران و هەموو ئەو قەیرانانەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی خۆی دروستی کردووە لەگەڵ یا ژیاوە بە ئیستا لەگەڵ ئەو قەیرانانەی کە بۆ خۆی ژیاوە لەگەڵ یاوە دروستی کردووە لە ناو یەکگیری کردووە. ئەلبەتەوە ئەساسەنش ئەتوانە بڵێن کە کۆماری ئیسلامی لە ناو دەرونی خۆیان چ لەباری ئیدۆلۆژیک چ لەباری بە ئیستیلاح سیستمی خۆیەوە، کۆماری ئیسلامی جزئی ئەو سیستمانەیە کە قەیران سازە بۆحران دروستەکە لە ناویە ئەژی و لەگەڵ یا نەوعێک نەزمی بە ئیستیلاح بۆحرانیش دروستەکە. یعنی کاری ئەوەیە کە قەیران دروستکە، کاری ئەوەیە کە لە ناو قەیرانە بژی و لە ناو قەیرانە گەرەکێکی بە ئامانجەکانی بکاتەمە وەکو شتێکی کولی ئەرسانەکەم. بەڵام ئەگەر بگەڕین و بۆ جوابی پرسیارێکی جنابتان،
ئیستا ئالم کاتێککە قەیرانی وزەی ئەتۆمی هەیە بە تایبەت ئیمڕۆ کە من پێم وایە ڕۆژێکی گرنگە بۆ داهاتووی کۆماری ئیسلامی بۆ خەڵکی ناوخۆی ئێران بە تایبەت بۆ خەڵکی کوردستان ئەبینین کە گزارشێکە ئاژانسی بینالمللی ئەنرژی ئەتۆمی یاغای گرۆسی دەبیری کولی ئاژانسەکە مەطرحی کردە وەکو گزارشی فەسڵ نیشانی داوە کە کۆماری ئیسلامی بە پێچەوانەی ئەو شتانەی کەوتوویەتی خەریکە ڕۆژ بە ڕۆژ زۆرتر بە دروستکردنی بۆمبی ئەتۆمی نزیکە بێتەوە ئەو بۆ خۆی ئەتوانێت قەیرانێکی گەورەتر هەم لە ناوچەکە دروستکە لەگەڵ ئەو قەیرانە کە هەیە کۆماری ئیسلامی بۆ خۆی لە ناوخۆی ئێران ئەو قەیرانە ئابووری کە دروستی کە لە پەیوەندی لەگەڵ مەسئلەی ئەتۆمیای ئەوبەتە لە بەخشێک لە جێگاهایەکیشا شاید بڵێن ئەو قەیرانە ناوخۆ قەیرانە ئابووریە حاڵەتێکی سەربەخۆی هەیە بەڵام هەمووی ئەوانە کە دەستان بەدەستیەکۆ نیشانی ئات کە کۆماری ئیسلامی وەختێک کە لە دەرۆ لە فشارایە وەختێکە گوشاری نێودەوڵەتی دێتە سەر کۆماری ئیسلامی ئەو گوشارەکانی خۆی لەسەر خەڵک زۆرترەکە یعنی فشاری حەداکسەری لەسەر و لە دەرۆ باشترە بڵێن کە ئیسە مەسەلەن دەوڵەتای ئوروپایی ترۆیکای ئوروپایی لەسەر کۆماری ئیسلامی مەخصوسەن ئیمڕۆ کە قەرارە ئەوان مەتنی یا پیشنویسی قەتنامێک بنووسن بێن بە ئاژانس لە شۆرای حکام با بەڕۆسی کات و بە احتیماڵی زۆر چێتە شۆرای ئەمنیەت کە بتوانێت بۆ خۆی تەحریمەکان لە ئێرانە دووبارە تەمدید کاتەوە بۆ خۆی مەسئلەیەەکە لە تەرەفێکی کەیشۆ ئێمە ئەبینین کە دەوڵەتی ئەمریکا زەربول ئەجەلێکیشی بۆ کۆماری ئیسلامی دانا بە لە ناوخۆیشا کۆماری ئیسلامی دەرگیری مەسئلەی ئێعتسابە مانگرتنی کامیۆندارانەکانە لە مجموعی ئەوانە بە لەو قەیرانی ئابووریە کە دروستی کردا کۆماری ئیسلامی لە چەندین ڕەوش ئیسفادەی کردە دانێکی ئەوەیە کە گوشارەکانی خۆی کە لە دەرۆ زۆرترە بێ دژی خۆی لە ناوخەڵکا زۆرتری ئەکات دانێکی ئەوەیە کە کۆماری ئیسلامی پێی خۆشە بە ناوی مەسەلەن ئەوەی کە ئیسلاحاتێک ئەنجام با یا شتێکی وە دەرێکێتی بڵێ بەخشی بە ئیستلاح ئەقلانی تر لە بەخشەکەی یعنی ئەو بەخشێکە خۆیان بەناوی ئیسلاح تەڵەب ئەناسن دەرێکێتی بڵێ ئەمانی ئیسە لە سەرکارن وەکو مەسەلەن پزیشکیان کە ئەوانە ئەتوانن وەزعیەتی ئابووری ئێران باشترکەن لە حاڵێکە لە واقعیەتە ئەگەر ئێمە ئەو شتە لە بەرچاو بدرین کە مهمترین شخصیەتی ئەو بەخشە کە خودی محەممەد جەوادی زەریف بوو کە لەگەڵ غەر بە ئاشنایی بوو لەگەڵ یانە لە پەیوەندی بوو حتا ئەو بەخشێکە کۆماری ئیسلامی وەکو بەخشە بێستڵا پامانخوازەکەی ئەیناسین ئیجازەیان نەدابێتە سەرکار منزورم ئەوەی کە کۆماری ئیسلامی لە سێ قەیرانە هەیە هەم قەیرانی دەرەکی هەم قەیرانی ناوخۆی کە چەندین بۆدی هەیە چەند لایەیە وە قەیرانێکی ناوخودی ڕژیم کە ئەگەڕێتەوە بینی ئیسلاح تەڵەبەکانی و ئوسولگەراکانی بۆیە لە هەر ڕەوشێکە ئیسفادەکە لە نەهایەتە ئەگەڕێتەوە بۆ ئەو شتێک کە دروستی کرده ینی مانەوە لە ناو قەیرانێکە بۆ خۆی دروستی کردەوە فعلەن من پێم وایە ڕێگا حەلەکانی زۆر سەخت دەبێت و زۆر بە سەختی شاید بتوانن لەو قەیرانە خۆی نجات بات. زۆر باش کاک مەیسم هەر وەک لەیلا خانم ئاماژەی پێدا لەگەڵ ئەم دۆخە ناوخۆیە هەر وەک لەیلا خان باسی کرد قەیرانێکی قوڵی بڵین ئابووری کۆمەڵایەتی سیاسی و خاڵێکی گرنگیشی باس کرد حتا قەیرانی بڵین ناو بازنەی دەسەڵاتی شەیە لەوێشدا دیارە ناکۆکی هەیە. ترامپ لە دەورەی دووەمدا کە هاتە سەرکار سەرەتا هەر باستەوەی دەکرد کە من دەورەی پێشتر من حەدیەک سەریم کردووە و ئەگەر من بۆیان نەمدەهێشت ئەم وەزیەتە ئاوای لێ بێت بەڵام سەرەتا باسی هەڕەشەی گورزی سەربازی کرد بەڵام دواتر کتوپڕ وتی کە ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامی دانوستان دەکەین. ترامپ ڕێچکەیەکی نوێگرتە بەرخۆشت زۆر باش ئاگاداری وال ئێستا لە گفتوگودان لەگەڵ تاراندا لێکدانەوەی بەڕێستان کاک مەیسەم بۆ ئەم وەرشەرخانە لە سیاسەتی فشاری بڵین هەرە زۆری چییە و پاڵنەرە ڕاستەقینەکانی بڵین پشت ئەم گۆڕانکاریانی کە تەرەمگرتووی چی؟ ئەوەی کە سەبارەت بە ئەمریکا هەیە و بڵێم ئەمریکای نوێ کە ئێمە باسی لێ دەکەین لە ئێستادا لە سیاسەتی نێودەوڵەتیدا دروشمی سەرەکی ترامپ کە هاتە سەردەسەڵات ئەوە بوو کە گەڕانەوەی شکۆ گەورەی بۆ ئەمریکا و ئەمریکا یەکەم و هەموو لەو ئاراستێدا ئەو پاسانەی کە کردبووی ئەو بەڵێنانەی کە دابووی وەستاندنی شەڕەکان بوو لە هەموو دنیادا هەوڵی زۆریدا ئێستا لە نێوان رووسیا و ئۆکراین لە نێوان پاکستان و هێندا کە کێشەیەک دروست بوو چارەسەری کرد هاوکات ڕۆژهەڵاتی نێوەڕاستوە کە دەڕۆینە ناوخۆی ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئێرانیش بەشێکە لەم کێشە و قەیرانانەکە هەیە بەتایبەت لە دوای 7 ئۆکتۆبری 2023 و هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل. بەڵام لە ڕاستیدا ترامپ کە هاوکات باس لەوە دەکات کە
دەیەوێت کێشەکانی لەگەڵ ئێران چارەسەر بکات ئەو فشارەی کە لەسەر ئێران بووە کەمی نەکردوێتەوە و زیاتریش کراوە و لە ئێستاشدا زیاتر گەمارۆ بەسەر ئێراندا دەسەپێنرێت واتە ئێرانی خستووەتە دۆخێکەوە لەبەرەوەی کە 7 ئۆکتۆبر کە ڕوویدا ئێمە بینەری پاشەکشەیەکی بێوێنەی ئێران بووین لە ناوچەکە محوەری مقاومەت یان بەرەی مقاومەت بە شێوەی گشتی داڕماوەوە لە دوای ڕوخانی بەشار ئەسەد ئێران لە سووریا پاشەکشەیەک پێکراوە بۆ ناوخۆی عێراق و لە عێراقی چە فشاری لەسرە بووەوەی کە پاشەکشەی پێ بکرێت بۆ ناوخۆی ئێران بۆیە ئێران دۆخێکی باشی نییە بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشووتردا کە کەسانێک وەکو قاسمی سولەیمانی کە قسەیان دەکرد ئیدعایەویانە دەکرد کە 4 پایتەختی وڵاتی عەرەبی کۆنتڕۆڵ دەکەن بەڵام ئێستا کێشەی سەرەکیان ئەوەیە کە چۆن بتوانن لە هێرشەکانی یەکەم جار و دوومجاری ئیسرائیل بۆ سەر ئێران کە ڕۆشتنە سەر ئاسمانی تاران چۆن بتوانن کۆنتڕۆڵی ئاسایشی پایتەختی خۆیان بکەن ئەنە گەیشتووە بۆ ئەو ئاستە لەم دۆخەدا ترامپ فشارێکی زۆری هاوردە بۆ ئێران بژاردەی یان ڕێککەوتن یان هێرشی ڕاستەخۆی خستووەتە بەردەمی ئێرانیەکان هەوڵی سەرەکیان ئەوەیە بە بۆشوێنی من کات بکڕن تاکو ئەوەی کە چەند ئامانج بپێکن لەم ئاراستەیەدا یەکەوەی کە بیانەوێت کارت دروستکەن لەبەر وتم کە کارتیان بەدەستەوە نەماوە جەوادی زەریف کاتێککە ڕێکەوتنی یەکەمی ئەتۆمی ئێران واژۆکرا لە ئیدارەی ئۆبامادا باسی لەوە دەکرد کە کاتێک دانیشتنیان دەکرد قاسمی سولەیمانی هێزن پرۆکسیەکانی ئێرانی جوڵە پێدەکرد و ئەمە کارتێک بوو بۆ ئەو تیمی دانوسانکارەی ئێران بڵێت کە ئێمە دەتوانین پێش بم گروپانە بگرین بۆی کە باجی زیاتر لە ئەمریکا بستێن ئێستا ئەمە بوونی نەماوە و ئێران پاشەکشەی بێوێنەی پێکراوە بۆیە ئێرانیەکان لەژێر فشارێکی زۆردان وەک چۆن لەیلاخانم باسی فشاری ناوخۆیی کرد لە زۆر ڕەهەندەوە ئاماژەی پێدا و ئەو ڕەهەندە دەرەکیشە کە هەیە لە ئێستادا و بەتایبەت لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئێرانی خسۆتە بەردەم ئەو بژاردەیە کە لەگەڵ بکوژی قاسمی سولەیمانیدا ئەو کەسێکی فەرمانی کوشتنی قاسمی سولەیمانیدا و بڕۆنە گفتوگۆەوە هاوکات لەگەڵەوەدا کە ڕێبەری باڵای ئێران عەلی خامنەی خۆی بە شەفافی باسی لەوە کرد کە دانوستان لەگەڵ ئەمریکادا بە شتێکی ناشەرافەتمەندانە باسی لەکرد بەڵام ملکەجی ئەو ویستە بوو لەبەرەوەی کە دۆخیان باش نییە و هاوکات لەگەڵ ئەوەدا کە ئەمریکا کاتێک دانوستان دەکات تاکتیکێکیش ئەوکات ئەباتە پێشەوە و تاکتیکی گێزەر و گۆپاڵ لەگەڵ ئێرانیەکان دانوستان دەکاوە هاوکات لێشیان دەدا لە پرۆکسیەکانی دەدا لە حوسیەکان دەدا گەماروی ئابووری دەخات دەخەنە سەریان هەرەمڕۆ لەیلاخانم ئاماژەی پێ کرد کە بڕیارە کە بڕیارنامەیەکی نوێ دەربشێ لە دژی ئێران وڵاتانی ئەوروپایی بە شێوەیەکی گشتی وێمە وردە نزیک دەبینەوە لە ئەوەی کە وادەی ڕێکەوتنی ئەتۆمی پێشوو 2015 کۆتایی پێبێتوە ئەو سناپاک مکانیزمە یان ئەوەی کە بە فارسی پێی دەڵێن مکانیزمی ماشەیان گەڕانەوەی گەمارۆ قورسەکان ئەوەی کە پێشووتریش بووە بۆ سەر ئێران ڕێکەوتەکەی نزیک دەبێتەوە بۆیە لەم ئاراستەیەدا ئەمریکایەکان بۆ شوێنی من بەم شێوازە چاوی لێ دەکەن لەبەر چاوگرتنی ئاسایش و پرسی ئاسایش و نەتەوەیی ئیسرائیل خەریکن فشار بۆ ئێرانەکان دروست دەکەن بۆ ئەوەی کە پرسی پیتاندنی یۆرانیۆم لە ئێرانە کۆتایی پێبێت ترس لە ڕاوکەی ئیسرائیل کە ئاستێک بڕەوێتەوە واوکات لەگەڵەوەدا بیانەوێت وەکو پرسی چەککردنیەکی ئێران بەسەر ئێراندا بسەپێنن بەنیامین نەتانیاهو بە شەفافی خۆی باسی لێ کردووە کە ئەوەی کە ئەوان دەیانەوێت جێبەجێکردنی مۆدێلی لیبیە وەتا بەدەستدانەوەی بڵێ حتمما دێنێ سەر ڕۆڵی ئیسرائیل چون یەکێک لە پرسیارەکانم ئەوەیە کاک مەیسەم فەرموو ئیدامەی قسەکانت فەرموو مەبەستمەوەی کە بڵێم کە لە بەرابەر ئەوەدا لە بەرابەرم هەموو فشارەدا ئێرانیەکان دەیانەوێت کات بکڕن بۆی کە کارت دروست بکەن واتە هێزی پرۆکسی خۆیان بتوانن تا ئاسێک ڕابگرن لە ناوچەکەدا خۆیان زیندوو بکەنەوە ڕاپۆرتگەلێک دێتە دەرەوە کە لە ئێستادا ئێران خەریکە دووبارە هەوڵ دەدات بۆ نمونەیەکێک لەوانە موشکی دووراوێشتەی داوە بە پرۆکسیەکانی خۆی لە عێراقدا و ئەمە توانێت وەکو کارتێک بەکاربێ لە دانوستان لەگەڵ ئەمریکاداوە هاوکات لەگەڵەوەدا بیهەوێت تێپەڕینێک لەو کاتێک کە لە مانگی ئۆکتۆبرا ئەو ڕێکەوتنی ئەتۆمیە کۆتایی پێدێت دروست بکات و ئەو گەمارۆیانەی کە لە چوارچێوەی بڕیارنامە 2030ەکە کە ساڵی 2015 ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان دەنگی لەسەرداوە بۆ ئێران نەگەڕێتەوە بۆیە ئێرانیەکان بە دوای کڕینی کاتەوەن هاوکات ئەمە ترامپ خۆی باسی لێ کردووە کە وادەیەکی دانیاوە لە تێپەڕین لەو کاتە ئەوەی کە باسی لێ کردووە وتوێتی کە ئێران ڕوبەڕووی
بژاردەیەکی زۆر تون دەبێتەوە کە بەدڵی خۆشی نییە. زۆر باشە دیارە ئێمە باسی قەیرانە بڵین هەم ناوخۆییمان کرد و هەم دەرەکی دیارە لە ناوخۆی کە وەکو لیلاخان باسی کرد فشاری ئابووری کۆمەڵایەتی و سیاسی دواتر ئەم بڵین لە بازنەی دەسەڵاتدا هەموو ئەمانە وای کردووە کە پاشەکشە بە ڕژیم کات وە فشاری دەرەکیە کە شەرۆجۆری کە کاگمیسم باسی کرد دیارە گوشاری نێودەوڵەتیشی لەسەر بووە هەموو ئەمانە ڕۆڵیان هەبووە. لیلا خانم لەبەر ڕۆشنایی بڵین ئەم گفتوگویانە کە ئێستا خۆتان ئاگادارن ئیدارەی ترامپ و ئێراندا کە بڵین ئێستا دیارە گفتوگو لە ئارادایەوە دایانەوە جارێکی تریش دانیشن بەڕێستان هەڵسەنگانی ئێوە و هەڵوێست و ئامادەی ئێران چۆن دەبینن تا ئێستا هیچ ئاماژەیەکمان هەیە وەکو بڵین سەبارەت بە و خاڵانەی کە ئێران ئامادەیەکە سازشیان لەسەر بکات وە هێڵە سوورەکانی چین ڕژیمی کۆماری ئیسلامی. سوالێکی گرینگە من پێم وایە بەشێکی کاکمەیسەم لەناو قسەکانی جواییدا داوە بەڵام من ئاماژە بەواکەم خودی ئەم بتوبێژەی ئێران و ئەمریکا ئەم پێنج بتوبێژەی کە بوویانە لە چ لە ڕۆم چ لە مەسقەتا چەندین شتی بۆ ئێمە ڕوون کردو دانێکی ئەوەی کە لە حدی حتا دیپلۆماسی چ بێ بە مەسئلەی ڕۆژنامەکان و ڕسانەکان حتا وەکو مەسئلەیەکی دیپلۆماتیک ڕوونکردنەوەیەکی مستەقیم و سەربەخۆ و ڕوون نەبووە تا بە ئیمڕۆ چ لە تەرەفی دەوڵەتی ئەمریکا چ لە تەرەفی بێستڵاح ئەو دیپلۆماتە ئێرانیەکان یا دەوڵەتی ئێران ئەوەی کە ڕوونبوونەوە نەبووە بۆ خۆی سەردەرگومی ئیجاد کردە لە ناو خەڵکا لە ناو ئەفکاری عمومیە بە لە تەرەفێکی کەیش و لەوەی کە داهاتووی خودی ئەو وتوبێژە ئەبێ بەچی بە داهاتوو بەرنامەی ئەتۆمی ئێرانە بێ بەچی ئەوە بۆ خۆی نوعێک سەردەرگومی و ناڕوونی دروست کردووە بە لە تەرەفێکی کەیشۆ ئێمە ئەبینین کە کۆماری ئیسلامی خامنەی بارهای باسی لەسەرەوە کردە کە ئێمە لەگەڵ ئەمریکا مزاکرە ناکەین بەڵام باردی مزاکرە بووە عراقچی وەکو کارگوزاری ئەو ڕژیمە بارها باسی لەسەرەوە کردە کە هێڵی سووری ئێمە باسی غەنیسازی ئورانیۆم ئەوەی کە وزەی ئەتۆمەشێ بمێنێتەوە لە ئێران نابێ لە بێنچی بە ماف کرێتەوە بەر ئەساسی ئەو شتێک کە خۆیان پیان وایەکە بەر ئەساسی NPT خەریکە ئەنجامیان لە حاڵێکە لە حد ئەو گزارشەی ئیمڕۆکە گزارشی فەسڵی ئاژانسە نیشانیدا کە کۆماری ئیسلامی لەو شتێکە وەکو قەراردادی پادمان وەکو پادمانێک لە نێوان ئێران و بێسڵاح ئاژانسی بینوملەلی ئەنرژی ئەتۆمی هەیە ئێران لەو هێڵە سوورەی ئاژانس جووەتە دەرەوە ئێران لەو پادمانە بە قەولی فارس دەڵێ ئودوری کردەوە بۆ خۆی دیارە نیشانێت کە کۆماری ئیسلامی بە پێچەوانەی ئەوەی کە ئەڵێ ئێمە مەسەڵەن فتوای خامنەیمان هەیە کە دیارە قاعدەتەن فتوای مەلا نابێ بە شتێکی مەرجە چون زۆرترین درۆمان ئێستا دەرکەوتووە کە دەڵێن زیاتر لە 500 کیلۆگرام غەنیسازی کردووە 453 کیلۆ ئەو شتێک کە من بیستم چون لە چەندین منبع کە من چاوم لێ کرد ما نەبوو کەم زۆر مشخص بێ چەند کیلۆ 453 کیلۆ کە من خوێندبوو ئەمان زۆرتر لە گزارشی قەبلی کە گزارشی فەسڵی بووە کە خودی گرۆسی سادری کرد ئێرائیدات زۆرتر لەو حەدا ئەمان ئۆرانیۆمی غەنیشۆدەی 60% بووە کە ئەوتوانێت بۆ خۆی کێشە و ململانەی دروستکە لە نێوان ئێران و ئاژانس و هەروە دەوڵەتە ئوروپاییەکان پس دیارە ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێژە من چون ئەڵێ هێڵی سوورم ئەوەی کە ئەو باسی بزەی ئەتۆمی ئەو ئۆرانیۆمی غەنیە غەنیشۆدا بۆ ئێمە هێڵی سوورە ئەشێ هەر لە ناو ئێرانە ئەو ڕەوەندە ببێت و ئێران متوەقفی ناکە لە تەرەفێکی کەوە دەوڵەتی ئەمریکایەکە ئەمریکا لە چەندین مەرحەلە لە بەتایبەت لە بتوبێژە ئەوەڵ و دووەمەکە زۆر ڕوون قسەی نەکرد بەڵام دوای ئەوە بینیمان کە بیتکاف نەمایەندەی ویژەی ئەمریکا ئەوەی مەطرح کرد کە ئێمە بە هیچ عنوان ئیجازە نین دەوڵەتی ئێران حتا 1% ئۆرانیۆمی غەنیشۆدەی ببێت بە ئەوەیش نیشانیان کە لەم بتوبێژە لە نەهایەتە ئەمانەکە گەر بتوبێژیان بە هەرچەند ڕوون نییە کە بتوبێژی بادیان کەی ئەبێت ئەوش بۆ خۆی نیشانات کە بە پێچەوانەی وتوبێژەکانیان ئەو شتێک کە لە واقعیەتی یا لە پشتی پەردەی ئەو وتوبێژانە ئیتفاقەکەوێ ئەوە نییە کە هەر ئەڵێن
بتوێژ نزیکە بین و دیارە خەریکە دوورە بنەوە بە دیارە خەریکە ئەو قەیرانە لە ناو واقعیەتی بتوێژەکان زۆرتر و زۆرترە بێت یعنی بەتایبەت ئەم گزارشش کە سادر بووە ئێرا ئەبووە من پێم وایە ئێران بە مەرحەلەیەکە گەیەنێ کە زۆر زۆر دووچاری قەیرانێکی تایبەت بێ بۆ دلیلەی کە ئێران ئەمەڵە نیشانی داد کە بەرخەلافی پاتمان عملی کردە بەرخەلافی گزارشی ئاژانس عملی کردە بەرخەلافی ئەو شتەی عملی کردەکە لە ناو ڕسانەکانە مەطرحی کردا و لە تەرەفێکی کەوە ئێمە ڕۆڵی دەوڵەتی ئیسرائیل بینین کە ئیسرائیل ئەمە باشترین فرسەت و دەرفەتە بۆ ئیسرائیل کە نیشانی با بە ئاژانس نیشانی با بە کۆمەلگای نێودەوڵەتی کە کۆماری ئیسلامی نەتەنها بۆ ناوخۆ بۆ ناوچۆ لە سەتحی جەهانیە هەم بتوانێت هاوسەنگی هێز بابەیەکە و هەم بتوانێت زۆر زۆر خەتەرناک بێ بۆەوەی کە دەسترسی بە بۆمبی ئەتۆمی پێیاکات زۆر ڕاستە دیارە ئەو شتێک کە کۆماری ئیسلامی دەڵێ بە پێچەوانەی ئەوەی کە لی دەرکەوتووە دیارە شەفافیەتێکی باشی نەدا بەڵام ئێستا زۆر شت دەردەکەوێت کە ئەوە نییە کە بۆ خۆی باسی دەکە لە زماندا زمانێکی خۆراگریە بەڵام کە دەیبینین لە ئەمەلدا پاشەکشەی پێوە دیارە کاک مەیسەم باسیم غنی سازی ئۆرانیۆم کرا لیلا خانم باسیشی کرد من پێم باشە بزانم ئامانجە سەرەکیەکانی ترەمپ لەم گفتوگوۆیەدا چین دیارە سەرەتا باسیەوەی دەکرد کە پرسی ئەتۆمیە بڵێن دۆسیەکانی تریژ وەکو بەرنامەی موشکی وەکو نفوزی هەرێمی ئێرانی لە ناوچەکەدا ئەوانش یەموو لە خۆ گرتووە پێ دوایە پێک هاتەی تیمەکانی ئەوانی کە دانوستانکارن چیمان پێ دەڵێن ئامانجی سەرەکی ئەم گفتوگویانی ترامپ چییە هەر ئەم ڕاگررتنی غەنیسازی ئەوانی کەش لە خۆ دەگرێت من پێم وایە کە ئەمە پەکەیجێکە کە لەلایەن ئەمریکاوە سەرپەرشتیاری دەکرێت و بە ئاگاداری ئیسرائیلیەکان لەم ڕۆژانە راپۆرتێک تێدە دەرەوە کە دەڵێن کە ئیسرائیل ئاگادارە ئەمریکا ئاگادارە کە ئیسرائیل بێ هێرش بکات وەکو دروستکردنی باڵانسێکە فشار دروستکردن بۆ سەر ئێرانیش دەبینرێت بۆەوەی کە بە ئێرانەکان بڵێن کە ئەگەر ئێمە ڕێک نەکەون ئیسرائیل ئەمە ناتوانین پێشی پێ بگرین من پێم وایە وەکو پەکەیجێک دەبینرێت کە چەند ڕەهەندی هەیە ڕەهەندێکی دەتوانێت کە پرۆکسیەکانی ئێران بێت لە ناوچەکەەوە بەتایبەت ئەوانەی کە لە یەمەنن حوسیەکان ئەوانەی کە لە عێراقن بابەتێکی دیکە موشەکە دووراوێشتەکانی ئێرانە و بابەتی دیکە پیتاندنی یۆرانیۆمە بابەتی گرنگ سەبارەت بە پیتاندنی یۆرانیۆم ئەوەیە کە لە شەڕی دووەمی جیهانیدا ئەمریکا ئەو بۆمبانەی کە بەکاری هێنا لەسەر ژاپۆن یەکێک لەو بۆمبانە یۆرانیۆمەکەی نەگەیشت بۆ 90% وە کەمتر بوو لە 90%. ئێرانیەکان ئێستا لە 60% یۆرانیۆم بەرهەم دەهێنن و لە بەرهەمهێنانی یۆرانیۆمدا لە 0 بۆ 20ەکەی زۆر قورسترە بەڵام لە 20ەوە بۆ 60 لە 60ەوە بۆ 90 زۆر زۆر ئاسانترە. ئەمە یەکێک لە دڵڕاوکەکانەکە کۆمەلگانی ئەودەوڵەتی بەتایبەت ئەمریکا هەیەی و ئاگادارەوە بەشێک لە ساودێران ئەوانەی کە ئاگادار و یان شارەزای بواری وزەی ناوەکین باز لەوە دەکەن کە تەنانەت ئەو بۆمبەی کە ئەمریکا خۆی بەکاری هێناوە لە کاتی تاقیکردنەوەدا یۆرانیۆمەکەی 60% بووە و ئەمە دەتوانێت کە مەترسیەکی گەورە بێت وە یۆرانیۆمەکە ئێران هەیەی بەم قەبارەیە هەنگاوی یەکەمی دروستکردنی بۆمبێک بێت کە بێگومان ئەوە دەبێت کە موشەکەکانیشە بێت دروستکردنی ئەو کڵاوانەی کە لەسەر موشەکەکانە جێبەجێکردنیان کە بە لە بەرچاوگرتنی تۆخی ئێستەی ئێران و ئەو تێپەڕینەی کە لە ڕێکەوتنی پێشووتری ئێران و وڵاتانی پێنجکۆیەک دەبینین ئێران توانیوێتی سانتریفیوژگەلێکی زۆر پێشکەوتوتر و لەنەوەی نوێ بەکاربێنێت کە ئەوەی پێشووتر هەبووە IR1 وەیسا IR6 بەکاردێنێت و ئەمە نیشان دەدات کە ئێران زانستی چەکی ناوەکی یان زانستی وزەی ئەتۆمی زۆر زۆر پێشکەوتوو بووە و ئەمە دەتوانێت کە مەترسێکی گەورە بێت بۆ ئەم وڵاتانەی کە بۆ نمونەوەکو ئیسرائیل هاوکات بابەتێکی دیکە ئەوەیە کە ئێرانیەکان ئەگەر توانایی ئەو توانایە بۆ خۆیان بهێڵنەوە لەگەڵ ئەمریکادا کە یۆرانیۆم بەرهەم بهێنن لە ناوخۆی ئێراندا دەتوانێت ببێت بە ڕێگە خۆشکەرێک بۆ وڵاتانی دیکە وەکو تورکیا وەکو عەرەبستان وەکو مسر وەکو وڵاتانی دیکەی ناوچەکە کە بڵێن کە ئێمەش بۆ خۆمان یۆرانیۆم بەرهەم دێنی و لە ڕێگەی ئاشتی خوازانەوە بەکاری دەبین و ئەمە دەتوانێت کە دووبارە ئەو دۆکتۆرینی
ئاسایشەی ئیسرائیل تووشی مەترسی بکاتەوە لە ناوچەکەەوە پێم وانە کە ئیسرائیلەکان بۆ ئاسانیە ڕێگە بدەن کە ئێران توانایی پیتاندنی یۆرانیومی هەبێت لەبەرەوەی کە وڵاتانی دیکەش هەمان تێڕوانینیان هەیە بووی بابەتی سەرەکیەکە ئەوەیە کە دروستکردنی یان پەرەپێدانی زیاتری یۆرانیۆم لەلایەن ئێرانەوە هاوکات سانتریفیوژەکان دەتوانێت کە هێڵی سووری ئیسرائیل لەوەی کە ئێستا هەیە زیاتر ببەزێنێت و دەتوانێت کە تەنانەت لە شڕۆڤەی کۆتاییدا کە ئێمە باز لە ئەمریکا و ئیسرائیل دەکەین وەکو دوو وڵات کە لە مێژووی سەرهەڵدانی دەوڵەتی مۆدێرنەوە هاوکاری دوو وڵاتی وا بوونی نییە کە باز لێ دەکرێت بەڵام لە شڕۆڤەی کۆتاییدا ئیسرائیل وڵاتێکی سربەخۆیە ئاسایشی نەتەوەی خۆی هەیە سیێزی سەربازی خۆی هەیە دەستگای هەواڵگەری خۆی هەیە و دەتوانێت کە تەنانەت بە پێچەوانەی ئەو بابەتەی کە ئەمریکا بەدوایەوەی واتە ڕێکەوتن هەڵسوکەوت کات و هێرشێک کاتە سەر پرۆگرامی ئەتۆمی ئێران و بتوانێت لانیکەم بۆ چەند ساڵ دوای بخات ناڵم کە هەمووی لە ناوبات بۆ دواخستن و ئەمە ئەگەری ڕوودانی هەیە ئەمریکایەکان ترسیان لەمەشەیە بەڕاستی تا ئاستێک لەبەرەوەی کە دەتوانێت کە بابەتێکی لەو چێشنە ڕوو بدات وتم لە کۆتاییدا ئیسرائیل بۆ بەرژەوەندی نەتەوەی خۆی ئاسایشی نەتەوەی خۆی دەڕاند و هەنگاو هەڵدەنێت لەو ئاراستەیەدا ئەمریکا دەیهەوێت کە لەگەڵ ئێران ڕێک بکەوێت وتم لە سەرتاوە ترامپ بۆ دروشمانە هاتە سەردەسەڵات کە ئاشتی دێنێت بۆ دنیا بۆ کۆمەلگای نێودەوڵەت یەکێک لەو بابەتانەکە ئێران ئاشتی دنیای تێکداوە ئێرانە و دۆناڵد ترامپ بۆەوەی کە بیسەلمێنێت کە توانایی جێبەجێکردنی ئەوەی هەبووە کە لەگەڵ ئێرانە ڕێک بکەوێت و جیاواز لە ڕێکەوتنی پێشووتر ڕێکەوتنێکی تر بەرهەم بهێنێت و نیشان بدات کە وەکو ئەوەی کە پێشووتر لە 4 ساڵی یەکەمیدا لەگەڵ کیم جۆن ئون ترامپ هات دانیشتنی کرد و بۆی کە بڵێت کە من دەتوانم پێش بە ئەم دەسەڵاتە پاوان خوازانە بکرم تواناییم هەیە ڕەنگە بێ هەوڵی ئەوە بدات کە ڕێگەیەک بدۆزنەوە کە لەو نێوانەدا کە نەک ئەو قسەی ترامپە بێت نەک قسەی ئێرانیەکان بێت و ئەمە ترسی گەورەی ئیسرائیل ببوورە من هاتمەنێ قسەکانتەوە ئەم ئیسرائیل ئەڵێ من بەو مۆدلەی فقط لیبیا رازی دەبم ئەو جۆرەی کە نیشانی دەدەن دیارە لە زۆر شتدا هاوڕانین نەتەنیاهۆ و ترامپ ئایا ئەمە فقط شتێکی بڵێن وەکو بڵین ڕاست نەبێت پشتی پەردە شتێکی کە بێت ئایا فقط وەکو کارتێک ئیسفادە لە ئیسرائیلەکە ئایا و ناکۆکیانەوە خان هەن لەگەڵ لە نێوان ترامپ و ناتانیۆدا ڕازی دەبێت بەبێ ئەو مدلەی کە بۆ خۆی باسی دەکات وەکو لیبیا من پێم وانە ئیسرائیلەکان ڕازی بن من پێم وانە ئیسرائیلەکان پاشەکشە بکەن لەو ویستەی کە هەیەە یەکشت کە زۆر گرنگێمە لە بەرچاو بگرین کاتێک کە بنیامین نێتانیاهو دەڵێن مۆدلی لیبی ئەمە قسەیەک نییە کە لە ناکاوە بیکات لێکۆڵینەوەی لەسەر کراوە ژووری فکری هەبووە خوێندنەوەی بۆ کراوە پلانیشی بۆ داڕێژراوە بۆیە کە بە شەفافی لەسەر ڕاگەان ناتەڵێک ئێمە مۆدلی لیبی جێبەجێەکەین بۆ ئێران گرنگەکەی مۆدلی لیبی ئەوەیە کە دەتوانێت پەرەسەندنی کێشە و گرفتەکانی ناوخۆی ئێرانی زیاتر بکات و ئێران تووشی قەیرانی گەورەتر بکات جا لە پرۆگرامی ئەتۆمی موشکیەکەی مۆدلی لیبی مۆدلێک بوو کە بوو بە هۆی داڕمانی دەسەڵاتی قەزافی و ئەمەیە کە ئێرانیەکان ترسیان لێ هەیە و بەشێک لە وڵاتانی عەرەبیش بەڕاستی ترسیان لێ هەیە و ترسی ئەوەیانە هەیە کە تەشەنە بکات ئەم کێشە و گرفتانەی کە لە ناوچەکەدا هەیە و لە کۆنتترۆل دەربچێت بەڵام هاوکات لە بەرابەر ئەوەدا ئەمریکا گرنگ استراتێژی گەورەی ئەمریکا لە ئێستادا ئەوەیە کە بیهەوێ پێش بە چین بگرێت بۆ پێشگرتن بە چین پێویستی بە ئەوە هەیە کە سەرپەرشتیاری ئەم قەیرانە بچووکانە کە هەیە لە چوارگۆشەی دنیادا کۆتایی پێبێرە سەرپەرشتیاری بکات و بپەرژێتە سەر بابەتی سەرەکیەکەی و ئەو ڕکابەرە سەرەکی جیهانەیە کە هەیەی کە چینە بۆیە ئیسرائیلەکان تەنان لەو ڕوانگەشەوە کە ئەمریکا بۆ ئەوەی کە بیهەوێت پێش بە چین بگرێت ئەم قەیرانانەی دیکەکە هەیە وەکو ئەوەی ئێران وەکو ئەوەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست پشتگوێ بخاتیان تەنانەت تا ئاسێک ڕێگە بکاتەوە بۆ ئێرانیش کە ڕێگەی دەرچوونێک بۆ ئێران بکرێتەوە زۆر ترسی هەیە ئیسرائیل بۆیە تەنانەت کە ئێمە پێکەوە قساکەین باز لە دووبارە دانیشتن دەکرێت لە نێوان ئەمریکا و ئیسرائیل ئەمریکا و ئێراندا من بەڕاستی بۆ خۆم پێم وایە کە ئەگەر ئەم ڕێکەوتنانەوە ئەگەر ئیسرائیلەکان بگەن بە درەنجامێکە ترامپ دەیهەوێت ڕێگەیەک بهێڵێتەوە کە ئەتوانێت ئێرانیەکان ڕزگار بکات پێم وایە کە ئیسرائیل قبوڵی ناکات وە ئەتوانێت تەنانەت بەبێ ئەوەی کە ئیزنی ئەمریکا ژۆر بگرێت گورزی خۆی بۆشێنە لە ئێران
کاکەمی دەنگتان نییە دەنگتان نییە ئێوە من دەنگی هاوڕێیان ئەگەر بکرێت دەنگی من دەنگمە ئێستا باش لێرە خانم ئەو لەم بەشەی ئاخریدا کە مەیسەم خاڵێکی زۆر گرنگی باس کرد بەڵام بە کورتی پێم باشە ئەو جواب دێت چون دەچینە سەر دەرەنجامی ئەم دۆخەی کە باسمان کرد بۆ ناوچەکە و تایبەتەن بۆ کوردستان پێتان وایە ئیسرائیل ئەگەر لەم گفتوگویانەدا هەست بۆ بکات بەرژەوەندەکانی نەپارێزرێت ئایا تەکلایەنە بەبێ هاوکاری ئەمریکا هێرشی سەربازی بکاتە سەر ئێران زۆر بە کورتی دوای دەچین سەر من بارهای بار لە بەرنامەی ئێوە لە بەرنامەکانی کەیش وتومە بارهای بار ئەوشتم تێکرار کردووەتەوە ئیسەی شەڵم دەوڵەتی ئیسرائیل ئاسایشی نێوخۆی و ئاسایشی ناوچەکە بە نسبەتی ئەو بە موقعیەتی خۆی بە نسبەتی موقعیەتی خۆی زۆر بۆ گرنگە ئەگەر بزانێ ئەگەر ڕێککەوتنامێ لە نێوان کۆماری ئیسلامی و ترامپ ببەسرێکە کە ئەو ئەمنیەتی ئیسرائیل تەزمینەکە من پێم وایە کە حتما ئیسرائیل حملا کاتە سەر بێسڵاح بنکە ئەتۆمیەکانی کۆماری ئیسلامی شاید زۆر مؤثر بەلێ لە چوارچێوی ئەمەلیاتێکی مەحدود ئەو کارە ئەنجامات ئیجازە نات کۆماری ئیسلامی بگەیتەوە مەرحەلەکە بتوانێت بە بزەی ئەتۆم بە بۆمبی ئەتۆمی بگاتەوە ئەو باشگای ئەتۆمی نۆکشوەرە بێ بە دەکشوەر و ئەو بێسڵاح ئەو بەرابەری هێزە لە ناوچەکە تێکبات بە حتا لە سەرحی جەهان تێکی بات لەیلا خانم زۆرێک لە چاودێران و خەڵکی ناڕازیش دیارە هۆکاری زۆرە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەیە کە ئالتەرناتیڤێک یا ئۆپۆزیسیۆنێکی بەهێز نییە لە ناوخۆمە زۆر گرنگە ئومێدیان بە دەستێوەردانێکی بڵین دەرەکی هەیە ئایا پێتان وایە ئەمە زیاتر نەبوونی کە جۆری کە باسم کرد ئۆپۆزیسیۆنێکی ناوخۆیی یەکگرتووە یا نیشانی ئەوەی کە بڵین خەڵک بەڕاستی ئامادەی تەواویان نییە کە قوربانی بدەن ئێمە ئالم مەسئلە من بکو لە ڕوانگەیەکی ڕەئالیستی چاو لە مەسئلەکەم لە ڕوانگەیەکی ئارمانگەرایانە چاوی لێ ناکەم کە ئەوە نابێت بکرێت و ئەگەر بکرێت ئەوە چێت فاقێک پێشێت نا لە ڕوانگەیەکی ڕەئالیستی کە چاو لە مەسئلەکەین وەکو واقعیەتێکە ئەمریکا لە ساڵی 2003 حملەی کردە عێراق ڕژیمی دیکتاتۆری سەدامی ڕووخان یا ئەو کۆمەکەی کە بەتایبەت ناتۆ لە ڕووخانی دەوڵەتی موعەمەر قەزافی لە ساڵی 2011 ئەنجامیاندا لە نەهایەتە خەڵکێکی ڕزگار کرد لە وەزعیەتێکە ساڵیانی ساڵ گیریان کردبوو لە نایا خەڵکێکە بە بۆمبەس گەیشت بوون ئەوەی کە مەسئلە ئەوەیە کە ئەگەر ئەو شتە ئیتفاق کەوێت کە ئێمە نازانین واقعاً هەدەفی ئەمریکا بەرژەوەندی ئەمریکا لەوەیە کە کۆماری ئیسلامی بڕوخێنە یا کۆماری ئیسلامی زەعیف کات و حتا لەبارەی خودی ئیسرائیلیشۆ بە دەلایلێکی زۆر حتا لەبارەی ئیسرائیلیشۆ ئەشی شەکمان بێ لەوەی کە گەرەکی بێت کۆماری ئیسلامی بڕوخێت یا کۆماری ئیسلامی فقط گەرەکێتی لاوازی کا بەڵام وەکو مەسئلەیەکی واقعی ئەگەر ڕۆژێک ئەو شتە پێشات ئەگەر ئیسرائیل بۆمبارانی مەراکزی هەستەی ئێرانی کرد یا کۆماری ئیسلامی کە ئیسە زۆرترین پۆتانسیلی بۆ ڕووخان هەیە لە ناوزات لە ناوخۆیە زۆر 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 زەعیف و لاواز بۆتەوە ئێمە وەکو کورد کە گەرەکمان بێ بەرژەوەندی خۆمان لە نەزەر بگرین دیارە لەم وەزعیەتا من قبلا لە بەاصطلاح لە کۆبوونەوەیەکیشا زۆر مفصل باسم لەسەر کردە کە ئەگەر ڕۆژێک کۆماری ئیسلامی بڕوخێ کوردستان خەڵکی کوردستان دەبێت چی بکەن هێزە سیاسیەکانی کوردستان ئەشێ چی بکەن کۆمەڵگای مەدەنی کوردستان ئەشێ چی بکەن لێرایە کە ئێمەشی بەرژەوەندی نەتەوەیەک بەناوی نەتەوەی کورد دەنەزەر بگریمە بە نسبەتی ئەو بەرژەوەندی حرەکەت بکەین واقعیەتەوەیە کە ئۆپۆزیسیۆنی ئێران لە چەپ و ڕاستی بەتایبەت لە دوای بزوتنەوەی ژینا ئەمانە گرایشێکی زۆر زۆر رادیکاڵیان پیا کردە بە ناسیۆنالیزمێکی زۆر سەختی ئێرانی کە ئیمکانی هەربوتوێژێکی لەگەڵ نەتەوەی غەیری فارس بەستە لەگەڵ خۆیان وەلاقیەتە ئێمەی کورد لەگەڵ ئەو مەسئلە ڕوبەڕووین بەسەشی خۆمان ئامادەکەین بۆ ئەوەی کە ئەگەر کۆماری ئیسلامی ڕووخا ئێمە لەگەڵ شکلێکی تر لە کۆماری ئیسلامی شکلە سێکولارەکەی شکلە بەاصطلاح غەیرە مەذهەبیەکەی ڕوبەڕوە بینەوە کە ترس لەسەرەوەی کەم دەکە و مەشروعیەتێکی بینالمللیشی بێت چ هێزە ڕاستە ئیفراتی سەڵتەنەت تەڵەبەکەی بێتە سەرکار چ ئەوەی کە وەکو جمهوریخا ئەیناسین بەڵام لە جێگای کە توانێت وەکو ڕاستی ئیفراتی
شتەکەی فکر کاتوە لێرەیە کە کورد ئەشێ بەرژەوەندی خۆی بناسێ وەکو مەسئلەی ئەسلی لێرە هێز کە ئەشێ کوردی بێ مەزۆرم لە هێز هەم هێزی سیاسی هەم هێزی نظامی پێم وایە لێرە هێزی نظامیش زۆر گرنگە ناتوانین ئێمە ئەو شتە لە بەرچاو نەگرین بڵێن فقط وەکو ئۆپۆزیسیۆنێک ئێمە شەڕێکی مەدەنیەکەین واقعیەتی ئەو شتانی کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست لە سووریە پێشاترا لە خودی بینی نێوانی ئیسرائیل و فلستینیەکانی بینین ئەزانین کە هێزی سیاسی و هێزی نظامی ئالێرە قسەی ئەوڵەکە وە کۆمەلگای مەدەنی بە هێزکە هەرسێکیان بتوانن بە یەکۆ بتوانن ڕوبەڕۆی ئەو کێشانە بن کە ئیمکانی هەیە ڕوبەڕووی بێت و وەکو کێشانەی کە ئەتوانێت ڕوبەڕووی کورد بێتەوە ئەشێ ئامادەگی ئەو شتمان زۆر باش کاک مەیسەم دەرەنجامەکانی ئەم شتانی کە باسکرا ئەم دۆخە بڵێن ئەم گفتوگوۆیە دیارە هەم بۆ ناوخۆ و هەم بۆ دەرەوە هەیەی پێتان وایە ئەم گفتوگویانەی ترامپ لەگەڵ کۆماری ئیسلامی جا سەرکەوتوو بێت یا سەرکەوتوو نەبێت چ کاریگەریەکی ڕاستەوخۆی و ناڕاستەوخۆ لەسەر و هاوپەیمانەکانی کە بڵێن ئەمریکا لە ناوچەکەدا هەیەی بە تایبەت لە وڵاتانی کەندا و چ کاریگەریەکی دەبێت ئەمە ئەم دۆخێکی ئێستا پێشاتەوە پێم وایە خودی گفتوگۆکە چ ڕێکەوتن بکەن بە دەرەنجام و چ نەگەن بە دەرەنجام ئێران دەکەوێتە ژێر فشارێکی زۆرەوە ئەنی بابەتەکە ئەوەیە کە دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی نێوەڕاست و دۆخی ئێران دۆخی 2015 نییە پێشەکی باسەکەی من ئەوە بوو کە ئێران پاشەکشێکی زۆری پێکراوە پرۆکسیەکانی نەماوە توانایی ناوچەی زۆر لاواز بوو بۆیە هەر چەشنە ڕێکەوتنێکیش کە بکات لەگەڵ ئەمریکادا بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ترامپ کاتێک کە ڕێکەوتنی ئۆباما کرات ترامپ یەکێک لەو خاڵانەی کە باسی لێکردوتی کە ئۆباما پارەیەکی زۆری بە ئێران داوە و ئەو پارە بووە بەهۆی ئەوەی کە ئێران بتوانێت پرۆکسیەکانی بەهێزکە بۆیە ڕێکەوتنیش بکرێت ئێرانەکان نابێت چاوەڕوانی ئەویان هەبێت کە وەکو کاتی ئۆباما پارەیەکی زۆر لەلایەن ئەمریکاوە بنێردێت بۆ ئێران و ئێران دووبارە بکاتەوە خەرجی پرۆکسیەکانی و لە دوای 7 ئۆکتۆبرەوە پرۆکسی نابێت چاوەڕوانیشی هەیە من پێم وانییە کە ئێرانەکان بتوانن کە دەستیان بە بابەتێکی لەو چەشنی وەکو پێشووتر بگات و هاوکات ئەگەر ڕێکەوتنیش نەکەن ئەو ڕەوایە نێودەوڵەتیە بە ئیسرائیل دەدرێت کە دەست ئاوەڵاتر لە بەرابەری ئێراندا سەیان هێرش بکات هێرشی ڕاستە و خۆیان ئەوەی کە وەکو پێشووتر تێرۆرەکان دەست پێ بکاتەوە یان ئەوەی کە هێرشی سایبەری دەست پێ بکاتەوە توانێت وەکو پەکەیجێک بێت و توانێت دەست پێ بکات و لە ڕۆژانی داهاتوودا ئەگەر دانیشتنی داهاتوو نەگا بەو دەرەنجامی کە ترامپ دەیهەوێت یان ئێران بیهەوێت زیاتر بە دوای کاتکڕی نابێت پێم وایە کە بێ چاوەڕوانیەوەمان هەبێت کە ئیسرائیلیەکان هەنگاوی جددی هەڵبنێن و ئەوەشیان نیشان داوە کە توانایی ئەویانە هەیە لە ناوخۆی تاران لە دڵی تاران لە ڕۆژێکتا کە پزیشکیانە بێ بەسەر کۆماری ئێران و تاران بە شێوەیەکی ئاسایشی زۆر پارێزراوە ئەوان تێرۆری خۆیان کەن و ئیسماعیل هەنیە بگرن کەواتە توانایەکی زۆریان هەیە بۆیە لەو ئاراستەیەدا ئەمەوێ بڵێم کە ئێرانیەکان ڕێکەوتنی ئێران و ئەمریکا ئەو شێوازەی پێشووتری پێوە دیار نییە و ئەتوانێت کە تەنانەت چ ڕێکەوتنیش بکرێت و چ ڕێکەوتن نەکرێت ئێرانیەکان ئەبێ چاوەڕوانی ئەویان هەبێت وەکو چۆن ئەوەی کە لەم ماوەیەدا وڵاتانی عەرەبی ئەو هۆشیاریان دابوو کە ئەگەری ئەو هێرشە هەیە لەلایەن ئیسرائیل و لە هەر کات و ساتێکتاوە ئەگەر ڕێکەوتنیش بکرێت ئەگەری ئەتوانێت ئیسرائیل ئەو هێرشە بکات وەک چۆن پێشووتریش کردبووی بۆیە پێم وانییە کە بەرەوە ئاراستە بڕوات کە ئێرانیەکان دیان هەوێت لێلا خانم لە پرسیاری پێشووتدا خاڵێکی زۆر گرنگت باس کرد دیارە ئەم بارودۆخە کە پێش هاتووە دیارە بڵێن سناریۆی چاوەڕوان نەکرا و لە بەردەمە مەترسی لە بەردەمەوە دەرفەتیش لە بەردەم هەیە ئەگەر بڵین لە ئەگەری هەر گۆڕانکارێکی گەورە لە ئێران جا بەهۆی فشاری ناوخۆیی بێت یان دەرەنجامی گفتوگۆکان بێت کە یاسن گۆڕینی ڕژیم یا چاکسازی کۆڵ یا لێکترازانە ئەم شتانی کە هەموو باسکرا ئێماوەدانی پێم باشە بورتر بیەوە چون ئاماژەیەکی کورتت پێدا سناریۆ چاوەڕوان نەکراوەکان بڕای ئێوە بۆ پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چین ئایا دەرفەتەکان زیاتر دەبن یا مەترسیەکان کە بە کورتی باست کرد من لە پرسیاری پێشوو یەک شت ما بوو پێم خۆش بوو ئاماژەی پێکەم ئەوەی کە
ڕوخانی کۆماری ئیسلامی ئەگەر احتماڵەن بەدەست ئەمریکایە نەتەوە یەکگرتووەکان بێ بەتایبەت ئەگەر فەسڵی حوتی منشوری مللی متحد و بەخشی گەمارۆدانەگەر و بەخشەی کارساز نەبێ باردی سازوکارێکی نظامی بن ئەوە بۆ معنای نییە کە ئێمە بڵێن خۆ بێمە هەردانیشین و چاوەڕێ بین کە ئەو ڕوخانە لە دەرۆ پێش بێت ئەوە بۆ معنای نییە کە ئێمە لە ناوخۆ هیچ حرەکەتێکمان نەبێیە ئەوەی کە بە ناوی ئۆپۆزیسیۆنەی ناسین هیچ حرەکەتێکی نەبێ منزوری من ئەوەیە کە ئەگەر شتی وا پێشات وەکو دەرفەتەشێ چاوی لێ کرێت بە تایبەت ئێمەی کوردەشێ وەکو دەرفەت چاوی لێ بکەن بە وەکو دەرفەت لە بەرژەمەندی خۆمان لەبەر چاوی بگرین ئەگەڕێمەوە بۆ پرسیارە دووەمەکەی ئێوە کە سناریۆکان چییە بێت من ئاماژەم پێکرد مشاکەن چەندین حاڵەت دەتوانێت پێش بێدانێکی ئەوەیە کە وەختی کۆماری ئیسلامی ئەگەر کۆماری ئیسلامی ڕوخایە زۆر لاواز و بەتایبەت ئەگەر کۆماری ئیسلامی بڕوخێ هێزە سیاسیەکانی کوردیەشێ ئەوەیان ئامادەگی و توانایی ئەوەیان بێت کە لەو بۆشایی سیاسی ئەگەر بۆشایی سیاسی لە وەک کاتا پێشاتون بەڕاستی نازانین چی اتفاقێکەکەوێ ئەگەر بۆشایی سیاسی پێشات و ڕژیم ڕوخا بەڵام ڕژیمێک هێشتا بێستەڵاح جێگوزین نەکرا بۆیە من ئاماژاکەم بەوە کە ئێمە هێزی نظامیمان گەرەکە بە پێشەوانێ ئەوە کە ئەڵێن کولی شەڕی ئێمە بێ بە شەڕی کۆمەلگای مەدەنی نا بەخشێک لە شەڕی کورد شەڕی کۆمەلگای مەدەنیە بەخشێکی لە واقعیەتی هێزە نیروی نظامی خۆی نیشانە کە حداقل هێزی سیاسی کوردی بتوانێت ئەو بەشێک کە مەربوط بە کوردە لە دەستی خۆی بیگرێ چون بەڕاستی مەترسی ئەوە هەیە کە ئەگەر گروپی رادیکال و ئفراتی لە ئێران بە تایبەت ئەوانەی کە بە ئیستلاح مەرکەزگەران هاتونە سەرکار هەر وەکو دەوڵەی خومێنی ئەمەژە خۆمان ئامادەکەین بەوەی کە ئەوان بێنە ناو کوردستان و گەرەکیان بە خاکی کوردستان اشغال بکەن یعنی ئەو مەترسیە بەڕاستی وجودی هەیە ئەو مەترسیە شتێکی واقعیە عینیە ئەوەی کە باس لەسەرەوەکەن کە ئێمە بە ئەتوانین بە قسێکی دموکراتیک بە نەتیجە بکەین ئەساسەن سازشێکی دموکراتیک من لێدا ئابم وەزعیەتە من شخصا نایبینم شاید زۆر بەدبینانە بێ بەڵام من سازشێکی دموکراتیک ئالێرە نابینم ئەوەی کە وجودی هەیە واقعیەتی هێزی سیاسیە ئەگەر کوردستان لە ناوخۆی ئەتوانێ متەکەسر بێ زوانی جیاوازی بێ کۆمەلگای مەدەنی کوردستان زوانی جیاوازی بێ بەڵام ڕوبەدەرۆ ڕوبەڕووی هێزی ڕوبەڕووی نیروی دەرۆ هێزی سیاسی کوردستان ئەگەر بە نسبەتی یەکترین زوانی جیاوازیان هەیە متەکەسرن بە نسبەتی دەرۆ بە نسبەتی ئەو نیروی کە لە بەرابەر کووردا هەیە هەم کۆمەلگای مەدەنی کوردستان هەم هێزی سیاسی کوردستان حزب سیاسیەکان بە گروپەکانی کە ئەشی هەمویان زوانێکی یەکبەشیان بێ یعنی حداقل استراتژیکی هاوبەشیان بێ بە نسبەتی دەرۆ با ئێمە لە ناوخۆمانە متەنەوە و متەکەسر بەڵام بە نسبەتی دەرۆ ئەو شتە ناتوانێت متەنەوە و متەکەسر بێت کە ئیجازە بات هێزێکی تر تواری ئەو شتانەی کە لە کوردستانە وەکو بزوتنەوە وەکو ئامانج و بێسڵا هیوای کوردستان خەڵک بە شوێنیەوە بوون یەک دەفە لە دەستی بات بۆیە لێرە بەرنامەڕێزی زۆر گرنگە بە ئەوەی کە هێزی سیاسی کوردی بە کۆمەلگای مەدەنی کوردی بتوانن زوانێکی هاوبەش قسێکی هاوبەش یا بەرنامەیەکی حداقلی منسەجم یا لەگەڵ یەک بێت زۆر ڕاستە کاک مەیسەم هەر لە درێژەی قسەکانی لیلاخانم پێم باشە ڕای ئێوەش بزانم زۆر گرنگە باسی ئامادەگی هێزە سیاسەکانی کوردستان ڕۆژهەڵات کرد دیارە ڕۆژهەڵات تایبەتمەندی خۆی هەیە و جیاوازی زۆر هەیە لەگەڵ باقی بەشەکانی تری ئێران یەکێک لە هۆکارەکانیشی بوونی هێزە سیاسیەکانە و ناکرێت ئەمە بەرچاو نەگیرێت کە ڕۆڵیان هەیە و کاریگەری خۆشیان داناوە نازام کاک مەیسەم ئەگەر دەنگی منی هەیە چون تەسویری نەما بەداخەوەم ئێمە پەیوەندیمان لەگەڵ کاک مەیسەم پچراوە هیوادارم کە بتوانە بێتەوە سەرهێڵ لیلا خانم تا کاک مەیسەم دێتەوە یەک پرسیارێک هاتووە لە بینەرمان دەڵێ دیارە ئەم دەبێت باز لە خاڵە چارە نووساسەکان و ئاسۆی داهاتوو بکرێت ئەڵێ یەکێک لە ئەم شتانی کە زۆر کەم باسی دەکرێت پرسی بڵین جێنشینی ڕێبەری ئێرانە کە ئێستا کەمێک کەمڕەنگ بووتەوە و نەبوونی ئالتەرناتیڤێکی ڕوون کە خۆتان لە قسەکانیشدا زۆر بە جوانی ئاماژتان پێدا بلە بەرچاوگرتنی تێگڕای ئەم باسانی کە کرا هەم بەڕێستان و هەم کاک مەیسەم گفتوگۆکانی ترەمپ و بڵین کۆماری ئیسلامی قیرانە ناوخۆیەکان هەمووی باس کرا ئەم پرسی جێنشینیە و نەبوونی ئەکی ئالتەرناتیڤێک گەشتبین یا ڕەشبین سەبارەت بڵین بە دەرەنجامەکانی ئەم دۆخە و ئێران و ناوچەکە
و بە تایبەتی بۆ بڵێن پرسی کورد چ ئاڵنگاریەک بڵێن یان دەرفەتێکی سەرەکی دەبینن لە مانگەکانی داهاتوو یا بڵێن لە ڕۆژانی داهاتوو کاکمەسم بوو پەیوەندیمان پشڕە لێلا خانم پرسیاری ئەم بینەرە جواب داتەوە یامە کە کاکمەسم جوابی پرسیارەکە بەڵام فقط ئەو شتێک کە من تێگەشتم ئای مەزورتانەوەی من جوان بەڕاستی لە ناوەڕۆکی باسەکە زۆر تێنەگەشتم مەزورتان ئەوەیە کە ئەگەر ئێمە چون احتماڵن لەگەڵ قەیرانێکی جێنشینی ڕوبەڕوە بین چی بکەن باقیەکەیکی من جوان تێنەگەشتم لە باسەکە یەکێک لە سناریۆکانە ئەمەشیان لەبەر چاوە ئەگەر ئەمە بێت بڵێن ئەسن ئەمە هاتوۆتە پێش مثلەن بڵێن نەبوونی و ئالتەرناتیڤە بڵێن هێزێکی یەکگرتوو ئەمانەی کە باسکرا چ ئاڵنگاریەک یان بڵێن دەرفەتێکی سەرەکی دەبینن لەم مانگانەی داهاتووەوە ئەم بارودۆخی کە ئێستا باسکرا من واقعیتان پێ بڵم زۆر قسە لەسەرەوە کرێت ئەگەر خامنەی بمرێ قەیرانێکی جێنشینی پێشتێ پێم وایە ساختاری کۆماری ئیسلامی بەپێی ئەوەی کە خۆی ئەو سیستەمە ئێمەش لە کۆماری ئیسلامی سیستمێکی دروست کردووە لە ناخۆیە بە ناوی بەلی فەقیه گەل دروستە یەک فەرد بە ناوی بەلی فەقیه بەلێ لەگەڵ ئەو بەلی فەقیه کە فەردا تاکە ئێمە سیستممان هەیە بۆیە ئەگەر خودی وەلی فەقیه بمرێ من پێم وایە کۆماری ئیسلامی نەهادە ئیتلاعاتیەکانی ئەو نەهادانەی کە وەکو دەوڵەتی سێبەروان ئەوانە خۆیان فکرێکە ینی فکریان هەلیسە کردووەتەوە بۆ ئەوەی کە کێ بێتە جێنشین و حتا بۆ ینی ئالتێرناتیڤ یان هەیە ئەگەر قەیران پێشا دەگەر خەڵکات نەخیابە نەگەر خەڵکاتن حرەکەتێکیان کرد چی بکەن ئەمە ئێمە گەر واقعبینانە ببینین فکرکەینەوە دروستە ئەتوانێت دەرفەتێک بێگەر کۆم ئەگەر ئەو ڕاهبەریە نەما ئەگەر ئیمکانی هەیە لە ناوخۆشە لەسەری شەڕ بێت لە ناوخۆیانە کە کێ بگێتە قودرەت ئایا کوڕی خامنەی بگێت دەتوانێت بێتە هۆی قوڵبوونەوەی بڵێن قەیرانەکان یان کردنەوەی دەرگایەک بڵێن بۆ گۆڕانکاری ئەتوانێ ببێ بەڵام ئێمەشی وەکو یەک دانە ئیمکان چاوی لێکەین نابێ وەکو تەواوی ئیمکانەکە چاوی لێ بکەین وەکو ئیمکانێک ئەرێ ئەتوانێت ئەوە بە قەولی خۆتان دەڵێن کۆبوونەوەی قەیرانەکان بێت و لە نەهایەتە ئەگەر خامنەی مرد لە دوای ئەوەی کە دێتە سەرکار نەتوانێت نیازی بەشێکی تر لە ڕژیمی سیاسی بەراوردەکە انتظاراتی ئەوان بەراوردنەکە بە خود لە خودی کۆمەلگاشەکە ئەساسن خەڵک مەشروعیەتێکی پێنان بەتایبەت کەیسە ئێمە مەشروعیەتی سیاسی حکوومەت تبدیل بە مەشروعی ینی قەیرانی سیاسەکەی بۆ بە قەیرانی نان لە ناو خەڵکە خامنەی زۆر لە نظری بدن 10 ساڵی پێش حتا بمێنێ کە ئەگەر ئەو ڕژیمە بمێنێ ئەو قەیرانە پێمانی قەیرانی نان و قەیرانی ژینگە و ئەوانە بەڕاحەتی چارەسەر کرێ بۆیە کۆبوونەوەی ئەو قەیرانانە ئەتوانێت فرسەتێک دەرفەتێک بات بۆ خەڵکێک کە ناڕازین بەڵام مەسئلەی ئەسلی ئەوەیە کە لەو تەرەف و ئێمە نیروی ڕوبەڕوو ئەبینین ینی سپا ئەبینین نەهادهای ئیتلاعاتی و ئەو نەهادە بەهێزە ئەبینین کە بە پوڵ و بە ئیدۆلۆژی و بە ئیسلاح بە تهدیدی خەڵک و بە بەسەرکوتی خەڵکو تا بە ئیمڕۆ خۆی حفظ کردووە ئەگەرنا ئەگەر وەکو پرسێکی علمی سیاسەت چاو لەو قەزیەکەین کۆماری ئیسلامی دەبووە 15 ساڵ لەمەوبەر بڕووخای بەلێ نەڕووخە 15 ساڵە انحتاء او مديريته خليك او مديريتي انحتاتك 20 سال مديريتي انحتاتك بسركوت راي قلتوا ئێمە نازانین 5 ساڵێکیش توانێت بەسەرکوت ڕایگرێ ئێمە نازانین کە دوای مەرگی خامنەی چنێکی تر ئەتوانێت ئەو بەسەرکوت ئەو گرنگە ئەمە ئەگە وەکو ئەگەرێکی شاوی لە بکەی زۆر گرنگە کە دەبێت ئەمەش لەبەر چاو بگیرێت ئەگەر شتێکی وا پێشات دەبێت چی بکرێت وە چەندە ئامادەگی بۆ شتە هەیە چون کاتەکەمان کەمەلی لاخان ببوورە من وەکو بڵێن چون لە باسەکانی پێشودا کاگمەستم ئێمە پەیوەندیمان لەگەڵ بەڕێستان پچرا نازانم تا چەند گوێتان لە قسەکانم بوو لەیلا خانم لە پرسیاری پێشودا زۆر خاڵێکی گرنگی باس کرد باسی لە بڵێن هێزە سیاسیەکان لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و جیاوازی کوردستان دیارە کۆمەلگای ڕۆژهەڵات تایبەتمەندی خۆی هەیە و جیاوازی خۆیەوە یەکێکیش لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەیە کە لایەنە سیاسیەکانە کاریگەری خۆیان هەیە ڕۆڵیان هەیە ئەمە نابێت ناکرێمە لەبەر چاو بگیرێت بەڵام لێرەدا پرسیارە گرنگەکە ئەوەیە بەڕێستان ئەو هێزە سیاسانی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن دەبینن بە مثلەن بڵین لە دۆخێکی ناتەبایی پرش و بڵاودان پێتان وایە کە من پێم وایە واشە لەم بارودۆخاستیارەدا چی پێویستە ئەمە زۆر مهمە کە بکرێت بۆ نزیککردنەوەیان لە یەکتر کە زۆر پێویستە و لانی کەم ئستراتیژیەکی کاتی هاوبەش بۆ ئەم دۆخەی ئێستا دووشە دیەکەوەی کە کاتێک بەراوردی ئۆپۆزیسیۆنەکەین ئۆپۆزیسیۆنی کوردستان و ئۆپۆزیسیۆنی ئێران
جیاوازیەکی زۆر بنەڕەتیان هەیە پێکەوە سەرەتای مە حیزبمان هەیە لە کوردستانە ئەوان لە ئێرانە حیزبێکی ڕێکخراویانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕێکخراون توانای ڕێکخستنیان هەیە پەیوەندیەکی ڕاستەوخۆیان هەیەوە هێزەکانی ڕۆژهەڵات چەکیان بەدەستەوەیە ئەمە تایبەتمەندی یەکەشێتی بەڵێ ئەمە جیاوازێکی بنەڕەتیەکە لە نێوانی کوردستان و ئێراندا هەیە بەڵام هاوکات لەم دۆخەی ئێستادا من زۆر جار لە بەرنامەکانە کە باسم لێ کردەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەشدا چەند جار باسم لێ کردووە ئەوەیە کە لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئێمە بینەری گۆڕینی باڵانسی هێزی ڕۆژهەڵاتی ناوەڕاستین پاشەکشەکردن بە ئێران لە کاتی هاتنە سەردەسەڵاتیەوە تاکو ئەم دقیقەی کە ئێمە قساکەین پێکەوە بە شێوازێکە لەم 2 ساڵی ڕابردوودا کە تووشی قەیران بووە قەیرانی وان ناوچەیی نەبینیوە بەخۆیەوە هەر لە کردنە ئامانجی سەرکردەکانیان لە سوپای قودس و سوپای پاسداران تاکو پرۆکسیەکانیان تاکو سەرکردایەتی پرۆکسیەکانیان و داڕمانی هەیکەلێ و پرۆکسیانە کە سەرمایەیەکی زۆریان بۆیان تەرخان کردبوو بێوێنەیە و ئێران تووشی پاشەکشەیەکی گشتی کراوە لە 7 ئۆکتۆبرەوە تاکو ئێستا ئێمە 3 یەکەی سیاسی بینەری بووین کە داڕماوە داتەپیوە بە شارەسەرێک لەوانە بوو حزب الله لوبنان و حەماسی ژاخردانەکەیانەکە هەیکەلەی داڕماوە هەموو ئەم 3 یەکە سیاسیە باڵی سەرەکی ئێران بوون لە ناوچەکەدا بۆی کە بتوانێت ئێران ئەو ئیدعایە بکە کە قاسمی سولەیمانی وتم پێشووتر دەیکرد و هاوکات حوسیەکانیش بۆیە و هاوکات پرۆگرامی ئەتۆمیەکەی و هەڕەشەی ئەوەی کە ئیسرائیل لە دوای 7 ئۆکتۆبرەوە باسی لەوە کردووە کە نەزمی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەگۆڕێت نەزم بۆ کەسێک لەیلا خانم دەزانێت کە باسی چی دەکەم نەزم بۆ کەسانێک کە باس لە سیاسەتی نێودەوڵەتیە و سیاسەتا بە شێوەی گشتی خوێندنەوەیان هەبووە بە واتای هەڵتەکاندنی یەکەی سیاسی دێت کاتێک دەوڵەتێک دەڵێت کە منم نەزمە دەشێوێنم بە یەکاوە نەزمێکی نوێ دادەنێم واتای ئێمە بە چاوەڕوانی ئەومان هەبێت کە سەرچاوەی ئەو نەزمە کە ئیسرائیل باسی لێ دەکات هەموو کاتێک دەڵێ ئێرانە و ئەبێ ئەمە چاوەڕوانی ئەومان هەبێت کە گۆڕانکاری لە ئێرانە ڕوو دەدات من پێم وایە کە ئەو گۆڕانکاریە دەتوانێت کە لە کاتێکدا بێت کە هیچ کەسێک باوەڕی پێی نەبێت بڕوان نەکات لە چرکەدا ڕوو بدات و هەر ئەمەیە کە من چاوەڕوانیە کە من پێم وایە کە ڕووناکبیری کورد گۆڕانکاریستان دەخاتە سەر هێزە سیاسیەکان لێرە زۆر مهمە کاکمەیسم فەرموو بێگومان و هەر ئەوەیە کە بەشێکی زۆری نخبەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کە باز لێ دەکەن بە لە بەرچاوگرتنی ئەو دۆخەی کە ئێستا لە ناوچەکەدا هەیە بۆ پاشەکشە بێوێنەیە کە بە ئێران کراوە ئەو قەیرانە ناوخۆیانە کە لەیلا خانم باسی لێ کرد لە ناوخۆی ئێرانەوە تووشی دەسەڵاتی ئێران بۆتەوە چاوەڕوانی لە حزبەکانی ڕۆژهەڵات ئەوەیە کە یەکگرت و یەک دروست بکەن بتوانن لەژێر چەترێکدا پێکەوە هاوکاریان هەبێت بۆ ئەوەی کە بتوانن سەرپەرشتیاری قەیرانێک بکەن کە لە داهاتوودا و لە داهاتوویەکی نزیکداون ئێمە ڕەنگە نەزانین کە تەنانەت ئامادەییمان نەبێت ڕوو بدات و ئەگەر بڕیار بێت کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە من پێم وایە کۆمەلگای مەدەنی ئامادەیەکی گشتیە خەڵک ئامادەن بۆ ئەو گۆڕانکاریانە و هەر چەشنە گۆڕانکاریەک ئەگەر بکرێت ئەو ئامادەگیی خەڵک پێویستی بە ئەوە هەیە کە لە شاخیشەوە پشتگیری بکرێت و ئەم پشتگیریەی شاخ دەبێت کە سەرەتا ڕێخستنێکی ناوخۆیی خۆیان هەبێت حزبەکان بتوان لەژێر چەترێکدا پێکەوە لەسەر بەرنمەیەک پرۆگرامێک و داڕشتنی پلان و استراتیژیەک هاوڕابن بۆ ئەوەی کە لە کاتی ڕوودانی و قەیرانانەدا چۆن سەرپەرشتیاری بکەن و بتوانن پشتیوانیەکی بەهێزی خەڵکی ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان و چۆن لە شۆڕشی ژینادا بینیمان خەڵک لەسەر شەقامە لە کاتە هەستیارە ئاسایشیەکاندا دروشمەکانیان بۆ حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بوو و ئەمە ئێران بە باشی ئاگادارەتی بۆیە لە دوای شۆڕشی ژیناوە فشار و زەختێکی زۆری دەست پێ کردو بۆ حسەر حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر سپاس من زۆرم هەوڵدا کە بە هەموو پرسیارەکان بگەین بەڵام بەداخەوە ئەمە کاتمان کۆتایی هات من زۆر سپاسی هەردوو بەڕێستان دەکەم دکتۆر لەیلا مرۆتی مامۆستا و لێکۆڵەری سیاسی و کاک مەیسەم مرادی شارەزای سیاسەتی نێودەوڵەتی زۆر سپاس بۆی کە ئامادە بوون لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تلڤیزیۆنی کۆمەڵەدا سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بەڵێ ئازیزان و خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون هیوادارین کە بەرنامەیەشتان بەدڵ بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت تا شەمبە شەوێکی تر هەر شاد وەختەوە